دوامین زانیاری چییە فەرهاد سەبارەت بە خۆپیشاندانەکانی ئێران؟ بەڵێ ئاسۆ لە نوێترین پێشاتەکانە ئەو دیمەنی مانگە دەستکردەکان کە سەتەلایتەکان لە سەر گرتوخانەی ئەوین بڵاو کراوەتەوە دەرئەکەوێت کە یەکێک لە گەورەترین بیناکانی نێو گرتوخانەکە سوتاوە بە تەواوەتی ئەمەش دوای ئەوەی کە شەوی هەینی بۆ سەر شەممە گرتوخانەی ئەوین کە دەکەوێتە باکووری شاری تارانی پایتەختەوە ئاگری تێبەربوو هۆکارەکەش هەتا ئێستا دیار نییە لایەنەکان یەکتر تۆمەتبار ئەکەن کۆماری ئیسلامی ئێران ڕەدیەکاتەوە کە هیچ چەشنە دەستێکی هەبوو بێت لەو ئاگر تێبەردانە و ئاماژە بەوە ئاکات کە بە وتەی ئەوان و میدیا فەرمەکانی ئێران ئاژاوەگێڕان هەوڵیان داوە ئاگر بربدەنە گرتوخانەکە بۆ ئەوەی کە لەوێ هەڵبن بەڵام چالەکانی مافی مرۆڤ و ڕێکخراوەکان ئاماژە بەوە ئەکەن کە ئەو ئاگر تێبەربوونە ڕەنگە لایەن کاربەدەستانی حکوومەتەوە بەوە کە هەندێک دیمەن هەن لەوەی کە لە دەرەوەی گرتوخانەکەەوە و لە گۆشەکانی گرتوخانەکەەوە نارنجۆکی دەنگی فڕێ ئەدرێ و دەنگی تەقینەوەیەکی بەهێزتێت دوای ئەوەی کە ئەو تەقانە لە دەرەوە ئاراستەی نێو گرتوخانەکە ئەکرێت هەروەکە ئاماژەتان پێ کرد ڕێژەی کوژراوەکان بەرز بۆتەوە بۆ 8 کەس ژمارە ئەو کوژراوانەی کە لە ئاگر تێبەربوونەکەدا کوژراون چاودێران دەڵێن ڕەنگە ڕێژەکە زۆر لەوە زیاتر بێت وڵاتانی بیانی بە پەلەن بۆ ئەوەی کە هەواڵێک لە هاوڵاتیانیان ببیزن بە تایبەتی ئەمریکا و فەڕەنسا و ئەڵمانیا کە هاوڵاتیانیان ژمارەیەک لە هاوڵاتیانیان لە گرتوخانەی ئەوینی شاری تاران هێشتاش دەست بەسەرن. ئەمە توانین دوایین پێشات بێت ئاسۆ لەسەر گرتوخانەی ئەوین بەڵام لە پێشاتێکی تر کە هەر ئێستا دووشەمە و ڕەنگە هەتا ئەوەی کە من لێرە بەشداریم ڕاستەوخۆ ئەبم لەگەڵتانە کۆبوونەوەکە کۆتاییشی پێات بێت کۆبوونەوەی هەندێک لە وەزیرانی دەرەوەی یەکێتی ئەوروپا بوو بۆ تاوتوێکردنی بارودۆخی ئێستا ئێران و ئەو درۆن و موشەکانەی کە لەلایەن ئێرانەوە دراون بە رووسیا بۆ هێرشکردنە سەر ئۆکراینیا وەزیرانی دەرەوەی یەکێتی ئەوروپا هەندێک لە وەزیرانە بڕیاریان داوە کە سزا بسەپێنن بەسەر 15 کاربەدەستی ئێرانیدا ئەو سزایەنەج بەشێکن لە سڕکردنی سەروەت و سامانیان و ڕێگەنەدان بە سەفەرکردنیان بۆ وڵاتانی ڕۆژاوایی کە ئەمە نوێترین پێشاتە کە ئێستا لە ئەوروپا بەڕێوە ئەچێت لێرە لە ئەمریکایش کاردانەوەکان هەتا دێت زیاتر دەبێت لەلایەن کۆشکی سپی وەزارەتی دەرەوە هەوڵ ئەدەن کە زانیاری وەربگرن لەسەر ئەو هاوڵاتیانەی کە هەروە پێشتر ئاماژەم کرد لە گرتوخانەی ئەوینی تاران ببورن بند کراون. ئەتوانم ئاماژە بەوە بکەم پێشەوەی کە بەشدار بم لە بەرنامەکە لەگەڵ ئەندامانی ڕێکخراوی مافەکانی مرۆڤی هەنگاو قسەم کرد بۆ ئەوەی کە دوایین زانیاریەکان وەربگرین ئامارەکان لەسەر ڕێژەی کوژرا و ژمارەی کوژرا و بریندارەکان لە هەرێمە کوردەکان لە ئێران ژمارەی کوژراوەکان هەتا ئێستا کە من لەگەڵتان قسە ئەەکەم گەیشتووەتە 36 کەس لە هەرێمە کوردیەکان تەنیا 36 کەس لە هەرێمە کوردیەکان کوژراون و نزیکەی و زیاتر لە 1400 کەسیش بریندار و دەست بەسەرن کە لە نێو بریندارەکان ژن و منداڵی شەناسۆ. بەڵێ بەداخەوە زۆر سپاس فەرهاد. سپاس بۆ ئێوە ژاسۆ. هەر بژین. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. کۆچبەرانی مەکسیکی لەسەر پردی ڕیۆ گراندە خێزانەکانیان لە باوەش دەگرن لە بۆنەی ئیتر باوەش بە دیوارەکاندا ناکەین. ڕێگە بۆ کۆچبەرانی مەکسیک دەدات کە ناتوانن بگەڕێنەوە بۆ مەکسیک لەگەڵ خێزانەکانیان بۆ چەند خولەکێک لەسەر ڕۆخی ڕووبارە سنووریەکە بە یەکتر شادەبنەوە.
بصدام خزانال سروباروی و گراند سنورن امریکا و مکسیکو هفدو هم بسکرن اوشیان مالباتن خوین که و بسالان و ندیدیم بوچن خولکان ببینن. مشنی کره خو مالباتاوی ناس کرن و دیتن بری 4 سالان او چون امریکا ام پر کیف خوشین جبرکو مدرفت نبویه ام وکی نوکا ایک دو هم بیز بکین. زور سپاس و دل من گلک خوشه. از گلک کیف خوش و سپاس گذارم که همی مالباتا من دکارن ایک دو هم بیز بکنو نوین من یل لویر جدایک بیک بونه. پترشیا لویفانو برای خوی که و 21 ساله ندیدی به هست و بیان بوسه خولکان هم بسکر و اوه گوتی هش افزارک مندمه که دو ماهیک جار هر تو دیتین. اوه 21 سال بون من برای خواه ندیده بو. امج آکواس کالیانتس هاتینه و زحمت امروف کیف خوش نبد. جارا دیماهی که مهفدو دیدی امزاروگ بوین. مخابن لی او نجارن بچنه ولاتن دن دا پیش روژه که باشتر بو خو مالباتن خوادابین بکن. ای سال گلک تشتین نخوش بسری مهاتن. دیکا منو بابی من امری خوده کرن. باشی برای من جی امری خوده کر. ام هاتینه داکو هم بیزین وان بگهین وان. ده سالن داویه دارک خسنا هاگنات والز دلیوه که دتا کوچبرن مکسیک اوین کدراف شکاو سادا کونشن وگرنه و مکسیکو بوچن خولکان سرد ماهی رو باره کسنور ناپرا مکسیکو امریکا ده خزانن خوب ببینن. او بویرک مالباتیه پر هیوی و اوین هیا لیت همان دمه دا براستی او بویرک کو پیامک دشینه او خو پیشاندانک لدیجی وان همی سیاست و استراتیجین کوجبریین نداد پرورانه امریکاینا اف چالاکی جلای توراس نوریا ماف مروفان و ترک خستن کو افسالان نزیکی 200 مالباتان بجداری اوه هفدو دیتنه کرن پشتی سه خولکان مالباتان هفدو هم بسکرین و بوچنده که اوشان ایکو دو ببینن و دگلک باغفن پاشی دیسان بخم و رندکان و خاطر خوش هفدو خواستن بهیویا کو ده روژکت و جارکادی او هفدو بین نفع هاتین مایی دنگ امریکا پرسا کشبران لسر سینور امریکای باشور به سالانه بویه مجار راکشان سیاسی دناورا هر دو پارتیین دموکرات و کماریان ده. لدور و مجارین هفکارا ما ازلم یساک جناوند نوچین دنگ امریکای به مرایه دم باش ازلم روشا کشبران لسر سینور چاویه و هجمارین داوین کشبران لورچنه. صالح وكيكو متماشكر اف بروجياج بويرك سالانه و اف 6 سالن لسر سينوري امريكا و مكسيكا بيكتي كو مالبا کوچبرین قاچاقی دکارن با 5 دقیقه هفودن مالباتیم خواه ببینن. بیار ev 6 salın jehel arxistinin mafin mrovan tendarxistin u armanjdaki kuduji nijatperesti ucuda kariye derkeve bağlı bikşini ser preskreken sistem u siyaseta koçberiye ya Amerika Salih Ligorzanyariyen fermi drebendana 2022 diyan de la Amerika kanuni u ne kanuni bitevahi 46.6 milyon koçberdicin ku je 1850 ve mara heri mezine koçber iroji nezi cesedi panzde tevahiya şeniya Amerika pektinin ku nezi 40 milyon ji Meksikine. Her vaha juan zedetiri 15 milyon koçber kaçağın o 8 milyon juan Meksikine o juvelatın dünyen Latin Amerikane. Salih tene de nes mehen isalde jeser sinoren başur 2 milyon u 350,000 u 307 koçberin kaçak derbazi Ameriki bune. Kulgor salabori jesedi 375 zede buye ku praniyavan disa Meksikine. Revşa koçberen bu taybet jiyen kaçağan mijareke gring ya rojava Amerika'ya o emdikarın bejin ku divare siyasete de nezik buna partiya demokrat u komari. Birengeki eşkere johev cudane ku dibin sedema niqaşen tund. باشه ازلم دمکی دا وقتا گوتل بجارتن نیفدم دورا سه هفته دن دبن نزیکبونه که چاواج مجارا کوچبران رد به Salih, karbidestin revebriya Serok Joe Biden yanaha be berdevami de bejin ku ev sistemeke koçberiye ya evler ku pek umrovay avadıkın. De heman demede ev revebriya bere ya Seroke Donald Trump ji be hilveşandına sistema koçberiya kanuni tavan
تاوان بردکن ترامپ و پارتیا کوماریجی ریوبریا بایدن تاوان بردکن و دبیجه کو او چاوین خواه جه کوچبریا قاچاق ره دگرن و ولات بو امریکیین آسیایی نه اولدکن و گر ورن هلبجارتن وک Partiya Komarî evê koçberên qaçax paş ve bişînin û pîvanên koçberiyê tuntir bikin. Ji aliyê din ve salih em dikarin bêjin ku çavder û rêxistinên mafên mirovan dibêjin ku sîstema koçberiya Amerîkî gelek bi pirsgirêk e û rexne dikin ku mafên bingehîn yên koçberan nayên parastin. Herî dawî wan ragandin ku rêveberiya Biden ji bi cîhanîna armancên xwe yên قبولکردنا پنابران سرنکتیه و هجمارا کوچبرین کو ایسال مرنه ده هولدانا درباز بونا امریکادا استا هری بلنده و اف نشانک گلک خمگینه. برای ازلامیا ساکت جنابان دنوچه دنگ امریکا مراوی گلک سپاس. گلک سپاس. لە سەرانسەری ئەمریکا گرفتی کەمی ئەفسەری پۆلیس لە ئارادایە کە زۆر جار بە تومەتی مامەڵەیەکی توندوتیژانە سیر دەکرێن دوای کۆمەڵێک ڕوودا و کە ئەفسەرەکان ڕەشپێستە بێچەکەکانیان کوشتووە. تەنانەت زۆرێک لەوانەی کە ناویان تۆمار دەکەن بۆ ئەوەی ببن بە پۆلیس لە واشنگتن و دەوروبەری دەڵێن هیوادارن هێزێکی باشتر و میهرەبانتر دروست بکەن. دامەزرێنەر و ڕاهێنەری پۆلیس نانسی لاڕۆژ دەڵێت لە کاتی گەورەبوونیدا پێیوا بۆ پۆلیس کەسانی خراپن. چونکە من خەڵکی پارکی ترێلر بووم لە مینۆسۆتا پێم وا بوو کارەکانی پۆلیس ئەوەیە کە بچن ژیانی خەڵک قورستر بکەن. دەزانم ژمارێکی زۆر کەس لە ئەمریکا هەن کە ئەوانیش هەمان بۆچوونیان هەیە و ئەگەر بتوانم بۆچوونی کەسێک بگۆڕم ئەوە تەنها بەشێکی کەمە لەوەی کە ئومێدەوارم بەدەستی بێنم. گۆڕانکاری وشەیەکە کە زۆربان بیستمانە کاتێدانی ئەمریکا چاوپێکوتنی لەگەڵ ئەندامەنوێیەکانی پۆلیسدا لە ئەکادیمیای ڕاهێنانی دادپەروەری تاوانکاری باکووری ڤرجینیا لە دەروەی واشنگتن ئەنجامدا. سەرڕای کەمی ژمارەی ئەفسەرانی پۆلیس لە سەرانسەری وڵاتەکە زۆرێک لە گەنجان هێشتا خوازیارن ئەو کارە بکەن. لاڕوژ دەڵێت کە بەو پەڕی پەرۆشیەوە لەگەڵ گەنجان تێکەڵاو دەبێت تافریان بکات کە لە پۆلیس نەترسن. کاتێک باز لە گۆڕانکاری دەکرێت تەنها بۆ گۆڕینی ئەو دیدگایەیە کە پۆلیسەکان لەوێ نیەن بۆ ئەوەی ژیانت قورستر بکەن. چەلسی هەنری دەڵێت غەمبار دەبوو کە کوشتنی پیاوە ڕەشپێستەکانی لەسەر دەستی پۆلیس دەبینی. وەک جۆرج فلۆید کە هەروەها بیرۆکەی منی لێکەوتەوە کە بەشێک ببم لەو گۆڕانکاریە و هەروەها بۆ یارمەتی پڕکردنەوەی ئەو بۆشاییەی نێوان پۆلیس و کۆمەڵگا. لەگەڵ ئەوەی زۆرێک لە ئەمریکیەکان بەردەوامن لە ڕێزگرتن لە کارمەندانی جێبەجێکردنی یاسا، پاتریک لۆفتۆس بەڕێوەبەری پەیوەندی استراتیژی لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی دەڤەری واشنگتن دەڵێت هەستی دژە پۆلیس لە دەرئەنجامی کارە بەدکارەکانی پۆلیسە خراپەکانەوە هاتۆتە ئاراوە. هەستی دژە پۆلیس وا دەکات کاری پۆلیس ئەوەندە خوازراو نەبێت، واش دەکات خەڵک کەمتر پشتگیری لە ئازیزان و ئەندامانی خێزان و هاوڕێکانیان بکەن ببنە پۆلیس. ئەوەش بەڕاستی زیانمان پێدەگەێنێت کاتێک هەوڵی دامەزرانی خەڵک دەدەین. ژمارەیەک لە پۆلیسە تازە دامەزراوەکان دانیان بۆ داناوە کە ترسیان هەیە بە جلوبەرکی پۆلیسەوە لە شەقامەکاندا بسوڕێنەوە. سەلامەتی خەمی گەورەی منە، نەک تەنها بۆ خۆم بەڵکو بۆ هاوکارەکان و خەڵک. بە هاوسەنگی لەگەڵ خواستەکەی گروتینێکیشی بۆ جێبەجێکردنی کارێکی باش هەیە. هەوڵی گەڕانەوەی ئەو مرۆڤایەتیە بۆ کاری پۆلیس ڕەنگە هەمووان قەناعەت پێ نەکەم، بەڵام پێم وایە کە دەتوانم بەڕاستی کارێکی باش بکەم و ڕەنگە ڕۆژانە نیشانی یەک دوو کەسی بدەم کە ئێمە هێشتا مرۆڤین و من بەو پەڕی خۆشحاڵیەوە چاوەڕێی ئەوە دەکەم کە تەنها ئەو ئەرێنیە بگەڕێنمەوە بۆ کارەکە. شایان پاشا بۆ راپۆرتی لۆرد بۆمان دەنی ئەمریکا واشنگتن. دەنگ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. ڕاوێژکارێ ئەولەکاریە نیشتمانی کۆشکا سپی جێک سۆلیڤن ڕۆژا یەکشەمێ گوت کە سەرۆک جۆ بایدن دێ بە ڕێبازەکێ تەڤگەرە دە ژنوڤە نرخاندنا پەیوەندیên ئەمریکا و عەرەبستانە سعودی لێ
دناو وان بجاراندا گوهرترین آلیکارین اولکاری جبو برهمهنرین سرکی نفته هنه سولیوان جی CNN را آخوی و گوت بایدن ت پلانک تنک که دلوتکیا سروکن گروپا بیسته یا مها مجداری دا به ولی عهد عربستان السعودی محمد بن سلمان را بجوه و تو گوهرترین نیزیک نینن وی گوت جبر ویه که سروک بلز تف ناگره اوه به ریباز و استراتژی تف بگره و اوه به اندام هر دو پارتیان را راوشکاری بکه و هر وها در فتح ده بده کنگرسی که وگره دا که بکار به پیرا کن ببه و لگلوان بحثا بجاران بکه. هزاران خۆپشاندەر لە نێویاندا براوەی خەڵاتی نۆبڵی ئەدەبی فەڕەنسی ڕۆژی یەکشەمە لە شەقامەکانی پاریس گردبوونەوە بۆ نیشاندانی تووڕەی بەرامبەر بەرزبوونەوەی نرخەکان و فشارخستنە سەر حکومەتەکەی ئیمانوێل ماکرۆن. ڕێپیاوانەکە بۆ زیادکردنی موچە و داواکاریەکانی دیکە لەلایەن نێرانی چەپی وڵاتەکەەوە ڕێکخرابوو. مانگرتوانی کەرتی گواستنەوە داوای مانگرتن دەکەن پێشتر پاڵاوگۆ و کۆگاکانی سوتەمەنی مانیان گرتبوو. ئەمەش بۆتە هۆی کەمبوونەوەی بنزین و سوتەمەنی کە ئەمە بۆتە تووڕەبوونی زیاد لە 9 ملیۆن شۆفێر و کارمەندانی هێڵی گواستنەوە. لە وتارێکی توندا بۆ ڕێپیاوانەکەی پاریس سەرکردەی ئەو پەڕی چەپ ماکرۆن و سەرکردایەتەکەی تومەتبار دەکات بەوەی فەڕەنسا دەخەنە ناو قەیرانێکی گەورەوە. گەلێک ڕۆژنامەیەن بریتانیا ڕۆژە دشەمێ تەخمینکردن کە سەرۆکوەزیر لیز چاس دەبێ کە ji هێلا پارتیا xwe ve ji kar were dûrxistin navnîşanên wekû komploya ji dûrxistina kar ya tras vê hefteyê di rojnameya Daily Mail de û roca dî ji bo serokvezîr di rojnameya Daily Express de di serê navnîşanan debûn rojname tabloîd ji zarê çavkaniyên ku nexwestin navên xwe diyar bikin ragihand ku zêdetirî sed parlamenterên girêdayî Partiya Muhafizkara desthilatdar amade ne ku nameyên bêbaweriya bi Tras pêşkeşî Graham Brady serokê Komîteya Partiya Muhafizkar ku pêşbirka seroktiyê organize dike bikin. Rojnameya Times ragihand ku hin qanûndaneran گوتوبێژên nehênî li dor danîna serkirdeyekî nû li şûna Tras kirine. Brîtanya ji dema ku wê di sala 2016 de deng da derketina ji Yekîtiya Ewropî sê serokwezîr guhertine. Tras ku mehaborî seroktiya Partiya Muhafizkar bi dest xist û soza kêmkirina bacan da ji bo jiyana xwe ya siyasî na şer dike piştî dest ji beşên serekeyên programê berda. ڕۆژی هەینی ئەمریکا پێشوازی لە بەڵێنەکەی محەممەد شیاع سوودانی کرد وەک وەزیران سەرۆکوەزیرانی ڕاستپێدراوی عێراق بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی و پێکێنانی حکومەتێک کە خزمەت بە خەڵک بکات. ئالینا ڕۆمانسکی پاڵێزی ئەمریکا لە عێراق لە تویتێکدا لە تویتەر ڕاگەیاندووە پێشوازی لە بەڵێنی سەرۆکوەزیرانی ڕاستپێدراوی عێراق محەممەد شیاع سوودانی دەکات بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی و بەرگریکردن لە سەروەری و ئاسایشی عێراق و پێگەێنانی حکومەتێکی تایبەت بە خزمەتکردنی گەلی عێراق. دەژڵێت ئەمریکا پابندە بە پاڵپشتی و هاوکاریکردن لەگەڵ حکومەتی نوێی عێراق بۆ بەرەو پێشبردننی ئەو ئامانجە هاوبەشە. گرێکوێرەی سەرۆک کۆمار کرایەوە و سەرک وەزیریش ڕاستپێدراوە بۆ پێکێنانی حکومەت. ئایا دەتوانن حکومەتێکی بەهێز و خزمەتکاری خەڵک لە زاخۆوە تا بەسڕە پێک بهێنن؟ سەبارەت بۆ پرسە پەیامنێرمان دڵشاد ئەنوەرمان لەگەڵدایە. دڵشادەم کاتت باش. سەرۆک وەزیرانی ڕاستپێدرا و بەڵێنی پێگەێنانی حکومەتێکی بەهێز و خزمەت گوزاری داوە لە کاتێکدا لایەنەکان دەیانەوێ حکومەتێکی پشک پشکێنە بێ. ئایا ئەمەی پێدەکرێ؟ ئاسۆ بێگومان عێراق و حکوومەتی نوێ عێراق لە بەردەم کۆمەڵی تەحەدیاتی گەورەدایە. حکوومەت لە کاتێکدا پێکەهێنرێکە سەدر کە گەورەترین کوتلەی پەرلەمانی شیعەیە لە دەرەوەی پەرلەمانە و ئەتوانم بڵێم لە بۆسەدایە بۆ حکوومەتی داهاتووی عێراق بۆ ئەوەی حکوومەتی داهاتووی عێراق کەم و کوڕی هەبێ وەکە موکڕەکانی بکاتە دەرفەتێک بۆ وروژاندنی شەقام و تێکشکاندنی حکوومەتەکە ئەمە لەلایەک.
و لەلایەکی تریش خەڵکی عێراق بە تەواوەتی ناڕازین لەو دۆخە چەقبەستووەی کە ماوەی ساڵێکە عێراق و دۆخی سیاسی و ئابووری و ئەمنی عێراقی تێکەوتووە و لەلایەکی تریش تشرینیەکان خۆیان بۆ خۆپیشاندان و ناڕزایەتی ئامادە ئەکەن و هەمیشە ئەوان لەسەر خەتن. بۆیە حکوومەتی داهاتووی عێراق محەممەد شیاع سوودانی پێش ئەوەی هەر لە دوای ڕاستپاردنی بۆ پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراق کۆمەڵێ بەڵێنی داوە لەوانە دوورخستنەوەی گەندەڵی و کەمکردنەوەی گەندەڵی لەوانە پێکێنانی حکوومەتێکی تەکنۆکرات و خزمەتگوزاری خەڵک. بۆیە ئەم حکوومەتە لە ژێر تەحەدیاتێکی گەورەدایەوە جگەلەوەی کە سەدر لە بۆسەدایە بۆی لە هەمان کاتیشدا شەقامی عێراقی تووڕە و ناڕازیە لە حکوومەتە یەک لە دوای یەکەکانی عێراق. بێگومان ئەمە بۆ محەممەد شیاع سوودانی سەرۆکوەزیرانی نوێی عێراق ئەم دۆخە ئاسان نابێت. ئەمە ئەبەسرێتەوە بەوەی کە ئایا لایەنە سیاسی عێراقیەکان بە تایبەتی ئەوانەی کە پشتیوانی بوون بۆ پێکێنانی حکوومەت تا چەند پشتگیریەکەن بۆ پێکێنانی حکوومەتەکە و سەرخستنی حکوومەتەکەی. بەڵام ئەوی لە ئێستاوە دیارە سەرقاڵی ئەوەن کە لایەنەکان دووبارە حکوومەتێکی پشکێنەی سیاسی پێک بێنەوە بۆی کە پێکاتەکان و حزبەکان هەریەکەیان پشکی خۆیان هەبێت لەم حکوومەتەدا. بێگومان ئەمە یەکێکە لەو سەرەتا خراپانەی کە ڕەخنەی پێ لە حکوومەتەکانی پێشووتر گیراوە ڕەنگە ئەم پشکێنە دەستی محەممەد شیاع سوودانی ببەستێتەوە بۆ ئەنجامدانی چاکسازی و دوجار زیانی گەورە بە حکوومەتەکەی بگەێنێ. بەڵێ دڵشاد، ئایا هەڵوەسی قونسڵخانەکانی وڵاتان لە عێراق سەبارەت بە حکوومەتی داهاتووی عێراق چییە؟ بێگومان هەموو قونسڵخانە و باڵێزخانەی وڵاتان چی ئەوروپی وەچی ئەمریکا کە دوایینیان ئەمریکا بوو پشتیوانی خۆیان بۆ بانگەشەکانی محەممەد شیاع سوودانی دەربڕی کە کاتێککە ڕایگەیان حکوومەتەکەی دەبێتە حکوومەتێک بۆ بنەبڕکردنی گەندەڵی و دوای ئەوەی کە لەتیف ڕەشید لەلایەن پەرلەمانی عێراقەوە متمانەی پێدراوەکو سەرۆکۆماری نوێی عێراق ئەمریکا پشتیوانی خۆی بۆ دەربڕی و هیوای خواست کە حکوومەتی داهاتووی عێراق حکوومەتێک بێکە لە ئاستی کێشە و داواکاری و خزمەتگوزاریەکانی خەڵکی عێراقا بێوە دوور بێ لە ململانێ و با بڵێن ئەو دۆخە نەخوازراوەی کە پێشتر عێراقی گرتبوویەوە بە تایبەتی پێشتر وڵاتانی ئەمریکا و ئەوروپا و هەموو لە وڵاتانی و دەوڵەتیەکان داوایان لە عێراق کرد کە ئەو دۆخە چەق بەستووە تێپەڕێن و ململانێ سیاسیەکان وەلانێن و حکوومەتێکی خزمەتگوزاری تەکنۆکرات پێک بهێنن بۆی دۆخی عێراق لەو ناسەقامگیری کە تێوکەوتو بوو هێور بێتەوە. بۆیە هەر لەگەڵ دەست بەکاربوونی چی لەتیف ڕەشید و چی ڕاستپاردنی محەممەد شیاع سوودانیش بۆ پێکێنانی حکوومەت ئەمریکایەکان و ئەوروپایەکان پشتگیریان کرد بۆ ئەوەی حکوومەتەکەی حکوومەتێکی تەکنۆکرات و دوور لە پشکێنەوە حکوومەتێکی خزمەتگوزار و بەرەگاربوونەوەی گەندەڵی بێت. بەڵێ دڵشاد، ئایا حکوومەتی داهاتوو دەتوانێت عێراق لە قەیرانی سیاسی و ئەمنی و ئابووری ڕزگار بکات؟ بێگومان ئەمە تەحەدایەکی زۆر قورسە لە بەردەم حکوومەتی داهاتووی عێراقەوە. ئاسان نییە بۆ حکوومەتەکەی محەممەد شیاع سوودانی بە تایبەتی کە سەدرریەکان بە 73 کورسی پەرلەمانەوە ڕۆیشتونەتە دەرەوەی پەرلەمانی عێراق و بەشداریکردن لە حکوومەتەکەی سوودانی ڕەتەکەنەوە و ئەتوانم بڵێم ئەوان لە بۆسەدان بۆ حکوومەتی داهاتووی عێراق بۆ ئەوەی لە حاڵەتی ڕوودانی هەر گرفتێک و هەر کەم و کوڕێک ئەوان بیکەنە بیان و شەقامی عێراقی پێبوروژێنن. هەموو چاودێران چاوەڕوانی ئەوەن کە دوای چەند مانگێک تێپەڕبوون بەسەر حکوومەتەکەی شیاع سوودانیدا جارێکی تر بارگرژی و ناکۆکی سیاسی لە عێراق سەر هەڵبداتەوە، چونکە سەدر چاوەڕوانی ئەوەیە کە لەزمەیەک لە حکوومەتەکەی سوودانی ببینێت و بیکاتە بیان و بۆ وروژاندن و خۆشاندنی شەقام، چونکە بە هەموو پێوەرەکانم حکوومەتە تەمەنی قەرارە ساڵێک بێت. سەدریش بەو مەرجە ڕازی بووە و سەدر دەیەوێت ئەم ساڵ لەم ساڵەدا ئەم حکوومەتە سەرکەوتوو نەبێت بەڵکو بیکاتە بیانوویەک بۆ تێکشکاندنی بەو هیوایی کە لە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراقدا کورسی زیاتر بەدەست بهێنێ. بەڵێ سوپاس دڵشاد، زۆر سپاس بەیەوەش. چاوی واشنگتن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرم و گورتترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن.
روجا یکشنبه باکوور روجاوای سوریه که دبن کنترل گروپین اپوزیسیون دیا آرام بو پشتی آگربستا به ناوینکاریا ترکیه جبو بداوی آنینا لپفچون لشکری دناورا آلین دجبرده که مترسیا شرکی نافخویی برفرهتر ده ناو دجبرین دستلاتا سروک بشار اسد در خستیه هوله لگور رونشتوانان و چافکانین اپوزیسیونی گروپا جهادیا سرکی هیئت تحریر الشام کج آلی امریکا ترکیه و هنولاتین دنوا وکو تروریست بنافکرن کومن جه ارتشان اجتماعی اپوزیسیونه که ترکیه پشتگیریه و دیگه نچار کرن که روجا شمیه رکفتنه که آشتیه بپجرینه که دستلاتداری و وان نافچیان برفرهتر دیگه لگوری رکفتنا سرطایی هيئة تحرير الشام هزن خواج باجار عفرينه لباكور باريزغا حلب وكشاندن ولبرانبر ويكي جروبين دجبرن و سوزدان كو كار بكن جبو ريفبريه كسيفيليا يكبوي كو آراميه بينا وداوي لبيداديه بينا لغوروي جبو آگاهين داوي ورياكسيونا خلق هرم لدور وان پیشکتنان ها پامنير ما زانا عمر جقامشلو بمرايا دم باش زانا خلق لدور درباسبونا هيئة تحرير الشام بو عفرين شد بيجن فان روجان بله دم باش جخوا بتايبتي دناوا دربدرن عفريني نقول هريما جزيرة دمينن لقامشلو باجاردن هروها لدبرين نقول هريما شهبا دمينن نها او مترسيدار نقول روش آلوستر باش خوا او جبري سر روشا هيجو جروب ين بسر اوبسيوني و ين ويدري كنترول بكل نرازي بون لي بهاتنا هيئة تحرير الشام جروب كترويجي بيجن اوجي مترسيدار جو لسر دو استا لسر استا كي جو روش آلوستر دبا لآدم دباجو افري كفتنا كبنافبرا تركيا وروسيا يدجبو ولا كلنا ادلبي انجو لبرامبري ويل هاف وي بيماني هجر هبه كلان بيك دبيجا قالوا ويسر حسابي كيجان دغريبه وترس هي يقول سر حسابه هري من كردي سوريا به شخاب الوي درينها بعفرين دياره بناف دستن هي تحرير الشام دي زانا دفي درباري در ريفبريا خسر هيزن سوريا ديمقراط داخوياني هر حال دانه ديار كرنا هل وسط خدوي درباري دا ايا تشتكي سر عرضه هي كوبكن دما اف ایریش برفرهتر ببن رنگ اف ریکفتن نچه سری و هم دزانن که هن نافشه لوان دران دبن دسته ریوبریا خسر دنه بله جخوا السر ده اصلا هم دكارن هالوسطا بيجن اشبر جو آلين ناكوكين سياسي لهريمي هذا هريما يعني هالوسطا فرمي جالي ريفبريا خسر وهيز سوريا ديمقراطيك وكاليستو كتركيا بنافكر برپرسی نواد در آگاهدنا حسدی اویا اشکره که تویتر خود نگور آگاهی و تکلیین گو مد حسدی ره و ریوبریا خسر گوتن دهندری چارچوبای آریکفتنه که نوبرا ترکیه ده و ترکیه و یکی دکه العالیه دن انجمن اجتماعی کردی گو بشه که جوبسیون سوریایی بتوندی در باسبونا هيئة تحرير الشام انجو جبهة النصرة بناوي خوني بري بناو عفرين دي الشر مزار دكه ودبيجا قوي روش آلوستر ببه جخوا هجر و افچون هات ان فرهتر بو ان بو قفت لسر هريمندن لغوري هن آگاهيان جو يعني جخوا افهريم لراستي هن قفانتي روجانتو باراندن هي هزن سوريا ديمقراطيك لغوري جدركي جبومت دنگ امریکا تکسکر گو او جنیز و بامبویرین رودان داوید شوپینن و لگوری ویجی تدبیر خو آن روشن آماده باشی حاضر دکن بله زانا اگر تبکرتی برسوان بدی تهلوس جالیه حکومت دمشق و در کتنت وی درباره درباسبونا هيئة تحرير الشام بو عفرين وان نافچيان حتى نهات ده الوسطى فرمي جاليه حكومه الشامي درباري فياد درنكتيه گوتارا فرمي يا حكومه الشامي يا رجيم الشامي دبيجاغو تشل جداهي دنافرا هيئه تحرير الشام ده او جروب بسر تركيا ده تمنه وحمان بيك نافي بنافدكه وكتروليست بله زانا عمر پامیر مش قامشلو گلکس باس سپاس باش هەفتەیەک لەمەوبەر زیندانی دیاربەکر چۆڵ کرا
کە هێمای ئەشکەنجەدان بوو لە تورکیا لە سەردەمی حکومڕانی ساڵی 1970دا بە ئامانجی گۆڕینی بۆ ناوەندێکی ڕۆشنبیری و هونەری. بەڵام هەزاران قوربانی ئەو زیندانە دژی ئەو بڕیارن. گرتیگەها دیاربەکرێ ئانگۆ و پێناسەکردنا گەل زندانە ئامێتێ وەکە ئیشکەنجەخانەیە دەما دەربەیە لەشکری ئا 1980 تێ پێناسەکردن ji ber ku nêzî 6 Kurdên siyasî li wir di encama îşkenceyên giran de hatin kuştin. Encama xerabiyên ku saxlemî derûnî jî li ser laşê wan çêkiriye bi hezaranan. Yek ji wan jî Hüseyin Barış e. Mirov wilo bûn persûkê wa xuya dikirin, hestûyê wa xuya dikirin, eklemê wa xuya dikirin. Zengelora wana wekî alokê alok zanî çi hindî wekî ya wêna wilo ziravik bûbû li serê stukura wekî alokê çêbûbû. Serqoxkî vala yani îşkence birçîbûn, tîbûn, lêdan, tadarî, cobkaranîn, qatilkirin, kuştin ji vê de nêzîkî 6 insan 6 insanê vî welatê hana ji vê de cenazê wa derketin. Ew neha berdevkê komela heftê û hextanek ku ev komele ji aliyê mexdûrên zindana Amedê hatiye damezrandin. Ji bo zindana Amedê goterî bizîvirênin wekî müze em bikar bênin divê xwesahana de ji bo tiştekî nû ez bawer dikim hikûmet dixwazekê bide çêkirin ewana jî navenda çand û kültûrê dibêjin. Bi biryarek lez û bez girtîgeha Diyarbekirê Atîpa hata balakirin li ser biryara Serokkomarê Tirkiyeyê ku salekberê li Amedê gotbû ew ê vê girtîgehê bikin navenda çandê. Ev çalakî jî ji bo di jî derketina vê biryarê mexdûr dixwazin bi vê çalakiyê dengê xwe bigînin Serokkomarê Tirkiyeyê. Mekan û avahiyên bi vî rengî ku bûne sembola xerabiyên mezin divê bikin mûzexaneyê mafê mirovan da ku bikin sembola qincî û başiyê. Li ser îşkenceya vê zindanê bi dehan pirtûk hatin nivîsandin, bi dehan fîlm hatin çêkirin. Girtîgeha Diyarbekirê piştî derbê radestê rêveberiya cuntayê kiribûn û 4 sal heta sala 1984 di kontrola leşkeran de ma. Li cîhanê ev zindan bûye wêyek ji mînakên xerab ên îşkenceyê. Gelek pêşengehên PKK li vir îşkence dîtin. Bi dehan kes li jî îşkenceyê bi çalakiyên xwe kuştinê dawî li jiyana xwe anîn. Mazlum Doğan, Akî Karer, Kemal Pîrjî di newan de bûn. Şîrovekerên siyasî dibêjin ku PKK di encama îşkenceyên li vê girtîgehê geşbûye. Beşdarên vê çalakiyê mexdûrên wê demêne û dixwazin girtîgehê weka Emnesora li Suleymaniyê bikin muzexaneya bîr û mafê mirovan. Biryar şexsekî gotiya zê bikin Fransız ne mantiqî. Gerek bir şey ya bu ta xelkê Amedê sewal kir kambiya ya jî civakekî sewal kir kambiya bikiçi. Ged bicî navenda çand û huner bingeha wî da naweroka wî de zihniyet dere wê derê dere bûna bo asîmîle bo qirkirin bo neqebûlkirin. Mexdûrên zindana Amedê dest nîşan dikin ku ji bo girtîgeh bibe müze ew ê çalakiyê xwe bidomînin. Xecîcan Parxîn, Dengê Amerîka, Diyarbekir. Li Tirkiye her ku hilbijartinên seroktî û perlemanî nîzik dibin, rakêşanên siyasî di navbera desthilat û opozisyonê de tundtir dibin li dor gelek mijaran û bi taybetî li dor rewşa xerab aborî li wî welatî ku bandoreke mezin daye ser welatiyan. Ji bo ronîkirin û şîrovekirina vê mijarên niha rêzdar Reha Ruhavî lêkolerê siyasî ji Amedê bi me re ye. Dem baş mamoste Reha, aboriya Tirkiye çawa siya xwe niha daye ser jiyana rojane خلکه بری ام در باسی هلبجارتنا ببین. سلاف جواره نه ایرو د لیکولین اند وقت هنج خلکی د پرسن کو زور زخت هری زیاده لسر وچیه سدی نودی زیاده تر دبیجن مثلا روش آبوریه جبر کو استاتستیک فرمی ترکیه جی ساله که دبیجن انفلاسیون سدی 8 زیاده وی 8 زیاده تر بلند ویه لی ev istatistikên hikûmetê gel û em bêjin saziyên alternatîv pir jê bawer jîninin li ber çavê xelkê wexta em dipirsin li ber çavê we enflasyona we çixwas bilind bûye nêzî 150 enflasyon yanî em bêjin quveta wanê ku danûstandinê kêmtir bûye ji ber vê yekê meselê girîng zêde ne lê mesela aborî pêştir û acîltir e û li ber xelkê ku jiyana wan bandorê ser jiyana wan dike. Heta hilbijartinê jî hikûmet hewl dide ku çareseriyê vê meselê bibîne lê ji ber ku ew tedbîr netibe tedbîrên normalin, tedbîrên
کو چاوا دبیجن بو فرمول سیاسی لتدینن او جی لبازار باندوری ناکه لجارنا حکومت به دست خو بزوری هندشتان ارزان دکه ل 4 روز شوم هندنرین دیسا واتی جی خو بره جبر و تو هویه خلکی تنه کو روش آبوری چیتر جی ببر باشه ماموستا اگر اف روش وها بردوام بو بعالیه خرابیه و چو و هالبجارتن هاتن و دمه و خلق يعني جبر بهيفيه و دنگي خوندن و دلگرام ببن بهجمار المستر بشن هالبجارتن جبو گوهرتنه يعني و باندورا و که اريني بل سر پروسه هالبجارتن یا نيني به يعني نهائي ايرو روش آبوری مخالفت چاواد بجین مخالفت خورتر لهم بر حکومت یعنی روشا حکومت روشا پارتین مخالفت قشل عالیه کی و روشا آبوری عالیه کی باندور سر پروسس هل بجارتنان دیگه لی ایرو مثلا لهم بر حکومت هری زور نه ام بجین حولدان و پرفورمانس مخالفت اپوزیسیونیه روشا آبوریه روشا آبوری وسا درباس و روشا او حکومت وقتی که زور يعني زورتر و زخت بله تنه لترکیه نه تنه مثلا آبوری ام بیجن دنگی خلکی دگوهرینه زیادتر لسر ناسنامه ام بیجن ناسنامه سکولری محافظه‌کاری اولداری کردبونه فلان بیوان و نجات پرستی لسر وان ناسنامه زیادتر رنگ دنگان اشکره دبه لدیساجی روش آبوری باندورک مزن لسر وی مسئله دیگه آنها ایرو امسر حال ترکیه بجن جی 5 پارا پارک آنجی جی 4 پارا پارک خلکی پشتگیری خود دنگدارین حکومت دنگ خوش ورکشان دیه وقتا تو ناو کرده دا میزده کی جی 3 کسا یک او رنگ خوش حکومت دنگ خوش حکومت کشان دیه لی اف مسئله هم بجن نتنه صدموی نتنه آبوریه و وقت گوت ناسنامه جی باشه ما مصدوی درباره دا اگر واب لحرم کردی شانس دستلات و سرکفتنا دل بجارتنا دل تدبیجی کمه؟ هر کدوم شانس دستلات اقتداری کمتر دبه آن مخالفت زیادتر دبه لناو مخالفت دجی زیادتر دنگین CHP پارتی اپوزیسیون هری مزن دنگین CHP زیادتر بن جبر کو گل دبینن کو alternatif حکومت اگر AK پارتی دستلار نبه و کی دستلات ببه دبینن کو احتمال هری مزن CHP'ye اوجی دخوازن کو دنگ خو پشتگیری خو بدن alternatif حکومتی نکو ام بیجن دخوازن که قزنج بکن جبر وی که شانس CHP جیدنا زیادتر لحریم کردستانی باشه ما مستدوی او هستک بدناف گلده وکون پیوندی بخلکی را دکن لی اف یکا هان پیوستی با ارگانیزه کرنا اپوزیسیونی هیا و حتی روجا ایروجی هرچندی هولدان هنه که او اپوزیسیونه هین باشتر نگیشتیه سر هف دنافوان دا جی ام بیجن هدف با آلی دنین اپوزیسیونه بجه پیوان را خوشکل هف نکریه چه پیوسته جبوان که کاربن براسی جی لدجی دستلات انیه که یکگرتی ارگانیزه بکن آیا کم اپوزیسیون یعنی ج مخالفت یا ماسیان کو 6 پارتی سرن جوان لازمه کو سیستم کی آوا بکن کو چاواته کevin هالبجارتنا نا سیستم هالبجارتن ترکیه او حول ناده کو 6 پارتی بهفر لهر باجاری تکevine او لدجوانه دبی له بکن کو هر کیم لسی چل باجاری ام بیجن پارتی بسر نام پارتی که تنه تکevine یعنی بهفر نبن rakip تنه اقتدار رب راکب اف آیا کم احتیاج ویاره هیا آدویم روشا آبوری هر کدوشه خراب دبه دوی مخالفت پروژه خونه اشکره جی ترکیه ربی جکو امی چاوا ترکیه جی دبن باندورا وی قریزه درخن دوی ری خلکی بده او لسر نامزد سروکوماری اشکره بکن و لحو بکن اگر نامزدک تنه هفپار درکه و هدفش پشگیری بده وی نامزدی او اپوزیسیون ام بیجن لیستی چل باجاری بنام لیست اکی ده تکن هل بجارتنی و چاقه شانس وان زیده دبک هم
مجلس ده همجي هالبجارتين سرکوماریه ده آک پارتی و دستلات تک ببین. باشه. شانس وان زورتره. باشه ما مستعد خفتن خدا بحث وی که کرد که دستلات بهتر بالا خود سر روش آبوری نه اپوزیسیونی. باشه توی چه برنامه چه پروگرام هنج بو باش کرنا روش خلکی آبوری پیش هالبجارتنا بکی مانیش برکو و دزانن دما کو روش خراب خلکو دنگ خواندن وانو و جبور ریگرتنا لهلاوسانی یعنی جل انفلاسیونی دستلات چه برنامه هنه؟ آیا کم به روسیه ایره تکلیوان و روزانه باشن کو احتماله که ام بیشن گاز اروپا د کریز گازی ده احتماله که ترکیه دین خو ام بیشن تعلق بکه آنجی گازک ارزان بستینه روسیه جبر که پوتین جی دخوازه که پارتنر وی اردوغان ترکیه بسر که و احتماله که پوتین پشتیریه که بده و دالی آبوریه ده حال ترکیه هسانتر بکه آدویم هناك امبيجن وك غاز وك بترولي ورجيل سروان زيدانه وفيات وان بلند بو احتمال اكو نزي البجارتني ورجيل سر راك امبيجن ايرو مازوت بي 27 ليره احتمال اكو داخلين 15 16 ليره و بلاننا البروانن اسيام جي لپرا دگرن يعني لامبيجن باجارين عربان لروسيا لپرا دگرن كو او بكن او كره دولار ارزان بكن و تدبیرانه البروانه و تدبیرانه بکن آنجی باندور چاول سر آبوریه به ایرونه هر حال هین دمج بو البجارتنا هي رنگ هیوی هبن کو افتشتانا ببن و خلق الداویه داوی هن کی روشوان باشتر به از تسپاستکم ما مسترها روحاوی لکولاری سیاسی تج آمدی بمراوی سپاس خوش مالابا برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرارنگی بمرانه رووسیا بە فڕۆکەی بێفڕۆکەوانی پڕ لە تەقینەوە هێرشیان کردوتە سەر پایتەختی ئۆکرانیا لە کاتێکدا هاوڵاتیانی کیف خۆیان ئامادە دەکرد بۆ سەرەتایی هەفتەیەکی نوێ. تەقینەوەکان لە سەرانسەری کیف دەنگیاندایەوە و خەڵک بەپەلە دایان ناردن بۆ پەناگەکان. سەرۆکی شارەوانی کیف ڕایگەیان ناوەندی پایتەختی کیف زیانی بەرکەوتووە و زیانی بە چەندین باڵەخانەی هاوڵاتیان گەیاندووە و بینایەکی دیکەش ئاگری تێبەر بووە. دەست بەجێ هیچ لێدوانێک لەبارەی قوربانیەکانەوە بڵاو نەکراوەتەوە. ئامانجی ئەو فڕۆکە بێفڕۆکەوانانە ڕوون نییە، بەڵام هێرشەکانی رووسیا لە هەفتەی ڕابردوودا ژێرخانی ئابووری ئەو وڵاتەی بە ئامانج گرتووە وەک ویزگەکانی کارەبا لە کاتێکدا سەرۆکی ئۆکرانیا ئێرانی تومەتبار کردووە پێشتر بەناردنی فڕۆکەی بێفڕۆکەوان بۆ رووسیا. یەکێتیە ئەوروپی لە بەلگەیەن بربەچاو دەگەڕێ لەسەر دەستێوەردانە ئێرانێ دشەری رووسیا لە ئوکراینایدا لە گۆر دیپلۆماتکارێ پایە بلندێ یەکێتیە کە ڕۆژا دشەمێ گوت ئوکراینە دە هەفتەیەن داویدا بەحسا گەلک عێریشێن رووسیایە بە درۆنێن شاهد 136 ئێرانی کرد. ئێران ڕەت دکە کە درۆنان ji رووسیای را دابین دکە و کرملین تشیرۆڤە نەکردنە. جوزف بۆرێل دەما ji بۆ civîna wezîrên dervên یەکێتی ئەوروپای گەیشتە لوکسمبۆرگێ ji ڕۆژنامەوانان راگوت ئەمێ لە بەلگەیەن بربەچاو لەسەر بەشداربوونا ئێرانێ دشەرەی ئوکراینایدا بگەڕن. دەبێت کۆ یەکێتی ئەوروپی بریارێ بدە کۆ جەزایە نو لە دژی ئێرانێ بسەپینە لە گۆری دوو دیپلۆماتên کۆ دە ئامادەبوونا دانوستاندنên di navbera wezîranda beşdar bûn. لە سووریا لە شوێنەوارێکی دێرین دەدۆزرێتەوە کە بە نەخش و نیگاری مۆزاییک نەخشێنراوە و مێژۆکەی دەگەڕێتەوە بۆ سەردەمی ڕۆمەکان لە سەدەی چوارەمی زایانیدا لە شاری ڕەستن لە پارێزگای حەمز لە ڕۆژاوایی ناوەڕاستی سووریا. فەرمونون لەگەڵ ئەو ڕاپۆرتە. ئەڤە شوێنەوارێکی سەردەمی ڕۆمانیایە کەڤنارە و بەری پێترە ji 1600 ساڵان. نو هاتیە ڤەدیتن لە باژارۆکی ڕستنی سووری لە ڕۆژئاوای پارێزگەها حمسێ. تایبەتمەندی شوێنەوارن سووریا دەبێژن ڤەدیتنا ڤی مۆزاییکی یا هەری گرنگە ji demê şerê Sûriya berî 11 salan dest pê kirî. Karmendên beşê vedîtin û çakkirneva şûnewaran li mozexana giştiya Hemsê dest da kolana wî jî piştî diyarbûna nîşanan ku ew cihekî dîrokiya.
بعد الكشف تبين أن اللوحة تعاني پشتی مچاف لیکری مدید اف تخت موزاییک جر ادر کمه هندک کابک جه هندک دیمنان وندانه زیده باریوه هندک جوان کابکان مزن بوینه و هندک درس کتینه مگلک به هوشیاری سردری به وان دیمنان راکر لگو رنماین زانستین جهانی اف موزاییک دیمن شروان امازونین کفنار وینه دکاوکا چاوا جیوانوک رومانین کفنار او وینه کرین هر بشک جوان دیمنان پرن جی کابکن پچوکن رنگا و رنگ دی میتولوژیا یونانی و رومانین کفن دا هرکولس لهنگی کو نیف خداییا دی یک دکدین خدا هیپولیتا یا شاجنا امازونیان کشتیه لگلو موزاییکا نوهاتیه ودیتن لسوریا و جیوانوکی الجزء المكتشف حتى الآن بطول ما بشا حتی نها مودیتی بدرجه یا 20 متران و پانیا 6 مترانه آنکو افتخته پهنو فرحتره و درج دبه سرریکه و جیر مالا لکیلکه ام نزانین که چندی درجه حتی کل پاشاروژه پتر نکولین لایانه که وی موزاییکی خداوندی دریای یه رومانین کفنار نبتنو چل یارین ویجی وینه دکا داخل شمال دنگی امریکا حسکرین فوتبال ولاتی مکزیک روزا یکشنبه به کیفخوشی لگل کاپا جهانی در باز کر دماکوی گرا خوال سرانسری جهانی بردوام کر بری قهرمانی 2022 لقطر گرا کاپا جهانی کد گولان ده لدبی دست به کرد هروا لمونتری و گوادالخارا جی ببا و رویتی خو بدومینه بری دست به قهرمانی قطر کد 20 ماه بد دست به دکه بنر هجا کرد کنیشن ور بداوی هات هر شاد و بختور هر شاد